لا شاری ئەولێر خولێکی ناوژیوانی یاری تایکواندۆ بەڕێوەچوو بە بەشداری نزیکەی 30 ئارەزومەند. خولەکە ماوەی 2 ڕۆژی خایاند و ناوژیوانی نێودەوڵەتی شڤان لەزگین وانەبێژی خولەکە بوو. ئەم خولە یەکێک بوو لەو 5 خولانەی بۆ 5 ناوچەی جیاجای عێراق کرابوویەوە. تایبەت بوو بە هەرێمی کوردستان و دەرچوانی خولەکەش بەشداری دوایین خولی بەغدا دەکەن بۆ وەرگرتنی بڕوانامەی ناوژیوانی نێودەوڵەتی یاری تایکواندۆ. سپاس بو وان دادوانین کو بەشداری کرین ئەوە ماوەی 2 ڕۆژە هەلگەلمە بەلێ خۆڵامە بۆ ماوەی 2 ڕۆژە خایاند پرێکا ئێکێتیا تایکواندۆ عێراقێک و ئەف خۆڵە هاتە ئەنجامدان فرسەکە زێری نەبووان دادوانین هەرێما کوردستانێک و بشین بەشداریت خۆڵت سەر ئاستی عێراقیدا بکن و ببنە مەحتەمەت ئیتیحادا عێراقی ئەف خۆڵە فیلتەرێ ئێکیە ئینشاڵا دی کۆمەکە وان دادوانە هەلبژێرن و دی فیلتەرێ دوێل بەغدا هێتایکردن لوێرێژی ئینشاڵا دێ امتحان ئێدایکردن و ئەوێ دەربچێتن ئینشاڵا بۆ پلانا 2021 کو دێ بەشداریت چەند خۆڵێت دادوانیت سەر ئاستی نیودەوڵەتی داکەن. یەکێتی ناوەندی تایکواندۆی عێراق هەستا بەڕێخستنی ئەم خولە لە ڕۆژی 8 و 9 یەکی ئەم ساڵ ئەنجامدرا و ئەم خولە بە بەشداربووی 30 ناوبژوان ئەنجامدرا. ئەم خولە ئاماز لەم خولە ئەو بووکەوە کۆمەڵە ناوبژوانێک هەڵبژێردرێن بۆ ئەوەی بچن بۆ تاقیکردنەوەی دومکەوە لە بەغدا ئەنجام دەدرێتن بۆ ئەوی ببنە ناوبژوانی باوەڕپێکراوی عێراقی و نێودەوڵەتی و ئەمەش یەکێک بوو لەو خولانەی کەوا لە عێراق چونکە کرا 5 ناوچەی کوردستان و باکووری عێراقیش یەک لەو ناوچانە بووکەوە ئەو خوڵی تێدا ئەنجامدرا. منیش وەکو نوێنەری یەکێتی تایکواندۆی عێراق هەستان بەڕێخستنی ئەم خولە و هەروەها زۆر سوپاسی ئەوانە دەکەم کەوا بەشداریان کردن.